گرنگیدان و زاراوی یان زار کەلهۆڕی گرنگە لێ وەختە و پرسیارەکەشەوەسە ئەرا زاراوەی کەلهۆڕی بەو شیوە قیمەت نەدریاسەپی تەمان هەر زاراوەی ئەگەوکاری ناریت گوم بووت گومینەکەی سەبەب ئەوەسە کە باوگە فیکارەی مناڵ خۆی ناکات یان شوونێکی تایبەت نییە مەدرسەیەک نییە یان مەهنەجێک نییە بخۆندەوەی ئێستا تەنیا چش دیری من کە ئەو زاراوە یان ئەو زارە بباری زمینەی و زاراوەی کەلهۆڕی خۆمان کە بتوێنی من لە ناو ماڵ وەکاری باری من قسە بکەی منوەپی و باوگو دایکمان بۆ گشت دڵسوزیگە و گوم ئەی زارە نەکەن و ئیمەش کە لە ناوەندی کەلتوری خانەقین بەردەوامین ئەرا دەوڵەمەندکردن ئەی لەهجێ خۆمانە کە شنەپی کەلهۆڕی فرەجار کۆڕ و سیمینار کەی من لەی بابەتە و چەندین وشە هەست گوم بینە وەکاری تێری من والله فرە گرنگە لە لامان ئێمە خاستن خانەقینی من و هەر ناو شار خانەقین پیابیمنە و ئەبوو ئەجدادمان خانەقینیە یعنی ئینشاء الله بەردەوام من وەگەل مناڵمانە یعنی ئەی زوانە خاستن ئەی زوانە ڕبتیکردنە وەگەل دایگە یعنی فرە مهمە وەبان کوردەواری خۆت بشێڕیەوە ئەمسە خانەقین خەڵ خانەقینی من نانی فرە افتخار وەی شانازی وەی هێن خۆمانەکەی من وەی زوان خۆمانەکەی من حتى لە تەسەرفات و لە تەقالیدمان لە هەنمان ئینشاء الله هە بەردەوامی من تا مناڵمان ئینشاء الله شیوەزار کەلهۆڕی کە شیوەزار خەڵ خانەقینە طبعا نەبەس خەڵ خانەقین مەندەلی تا بڕەزە بە درەوجەسان تا بلوکمێت حتا ڕزە کرماشانە یەکشی یەک شیوەزارە یەک لەهجەس بە پێوشین کەلهۆڕی یعنی توانە بژمەبێت فرەگەمان وە کەلهۆڕی قسەکەین احتمالە گلەی هەبوت لەوەی کە فەرەی خەڵ خانەقین و شیوەزار خۆیان قسە ناکەن یا فرەیان هەست نەزانم زوانەکان خۆیان وە زەعیف زانن وە کەم زاننەی یا مستەوای ئەوەنە نییە دوێنێت پەنا بەنەرا لغەی تر وە کارتێرن لە جاتەوەی شیوەزارە کەلهۆڕەکەی خۆیان وە کاربارن ئەگەر تو شیوەزار کەلهۆڕی وە کارباری حتمما ئەی شیوەزارە نێمرت زیینیەوە بوو زیاتر و یعنی هینی کەی مەحافەزەشکەی لەبانی لە نەمان زنیە و کەی زوانەکە و پەرەش دەبێت یعنی تەتویر کرد چونکە تو هەروە شیوەزارەکەنەکەی کەلیمات هەست لە فکرە وچێت وشە هەست نێمینت ئەشێت الحاجە ئەمە الاختراع تو وەختی حاجە نەخەی دەکار نێمینەدەی کەمە لە ناوچێت و کەلیمات هین زوانی تر شیئین وشەی زوانی تر جیگەی گردەوە جا ئێمە لەوە بکەین ئەرا خۆمان و دەست خۆمان زوڵم لە خۆمان بکەین ئەرا شیوەزارە شیرینەکەی خۆمان قسە نەکەین ڕاستە زوان کوردی زوانیگە فرە دەوڵەمەند زوانەکەیشە چەندین لە قۆپۆ بچووکتر لە خۆی دروست بووت کە شنەپی زاراوەگان ئەوەیشە زاراوەی کەلهۆڕیە زاراوەی بادینیە زاراوەی سۆرانیە ئێمە وە تایبەت باس لە زاراوەی دایکمان بکەین کە زاراوەی کەلهۆڕیە وەڕاستی و زوڵمێک فەرەدی است لاوازبوونێک فەرەوە خۆی دیێس هەرچەنی ئەوانەی قسەوە پیکەن نزیکەی زیاد لە 20 تا 30 ملیۆن کەسن یعنی کەسانی فرەقسەوە بیکەن بەڵام مشکلەکە ئەوەسە کە هیچ بیرێک نەخریاسە لایە و نەخریاسە ناو هیچ منهەجیگەوە وەگەل ئەوەیشە لە پاڵ ئەوەیشە کێشەیەک تر دیری من ئەوەسە فەرەی خەڵکەکە وەرەوە چدن کە شەرمی بکات قسەوەپی بکات و تایبەت دوێنی من کە وەرە و شارەکان تر کوردستان چی من وەرە سلێمانی وەرە هەولێر و ڕەشینان تر چی من دایم هەوڵەوە دەی من و زارەوانە قسە بکەی من زار خۆمان ترە کردینە ئەی دوو هۆکارە من وە گرنگترین هۆکارەکان دوێنمەیان کە بێسە سەبەب و بێسە هۆکارەوەی کە زاراوەی کەلهۆڕی لاواز بوودەوە لە پاڵ ئەوەی کە گرنگیدان و لایەن بابشی من تەلەڤیزیۆن و ڕۆژنامەنووسی و هیچ شتێ لە ینی وەڕاستی و گرنگی فرەکەم و پیدریایست هێیشە چ دەپاڵ ئەو هۆکارانەی کەی زاراوە وا لاواز کردیە